وەرگرتنی خوێندکارانی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمە مەبەستمان شاری کەرکووک و خانەقین و شەنگار و ئەو ناوچانەیە. ئیمڕۆ ئەنجامی ئەوانیش تەواو بووە، ئەنجامی ئەوانیش ڕاگەێنین کە بۆ ئیمساڵ بەو ژمارە خوێندکارەی کە داواکاریان پێشکەش کردبوو 342 خوێندکار بە پێی نمرەکانیان لە زانکۆکانی هەرێمی کوردستان وەرگیراون و ئەوانیش ئەتوانن لە ڕێگەی زانکۆلاینەوە سیستمی زانکۆلاینەوە بتوانن ئەنجامەکانیان وەربگرنەوە و لە ڕۆژانی داهاتوو پەیوەندی بەو زانکۆیانە بکەن کە ناویان تێدا وەرگیراوە. ئێمە وەک وەزارەتی خوێندنی باڵا ماوەی چەند ساڵێکە بەڕاستی لەسەر ڕاستپاردەی جەنابی وەزیر توانیومانە ژمارەیەکی باش لە کورسی بۆ خوێندکارانی خوێندنی کوردی لەو ناوچە کوردستانیانەی دەرەوەی ئیدارەی هەرێم دابین بکەین. ساڵانە ژمارەیەکی باش لەو خوێندکارانە وەرەگرین کە داواکاری پێشکەشەکەن و ئیمساڵیش ئەم ژمارەیە ناویان دەرچووە. پیرۆزبایی لەوانی ژەکەین و هەموو کات دەرگای زانکۆکانی هەرێمی کوردستان کراوەیە بۆ دەرچوان و خوێندکارانی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیداری هەرێم. هیوادارم لەو شوێنانەی کە وەرگیراون سەرکەوتوو بن و پیرۆزباییان لێ یەکەین. سەبارەت بەو قوتابی خوێندکارانەی ناوچە کوردستانیەکان ئەوانەی کەرکووک و خانەقین و شەنگال ژمارەیەکی یەکزار زۆر وەرنەگیراون بەهۆی کەمی کۆنمرێ و هەروەها بەهۆی کەمی هەڵبژاردنیانن کە وەرنەگیراون. دەرفەتێکمان پێداون لە ماوەیەکی نزیکدا دەتوانن هەر لە ناو سیستەمەکە بە پێی کۆنمرەکانیان ئەو شوێنانە هەڵبژێرن. ئەمەش وەکو دەرفەتێک بۆ ئەو قوتابیانە و خوێندکارانەی ناوچە کوردستانیەکان دابینمان کردووە.